سڵاو خۆشەویستان، ئەم جاران قسە لە دیاردەیەکی مەترسیدارەکەین لە ڕووی ئاینیەوە کە ئیش بابەتی کوفرکردنە. بەداخەوە زۆرێکمان ڕاهاتووین لە کاتێکدا بارێکی نائاساییمان بۆ دروستە بێت، تووشی گرفتێکە بین، تووشی ناڕەحەتی و ئاڵنگاریەکە بین، خێرا کوفرێکەکەین. ئەمە وەکووتمان لە ڕووی دینیوە زۆر مەترسیدارە و پەنا بەخوا ئینسان لە بازنەی ئیسلام ئەچێتە دەرەوە و ئەتوانین بڵێن وەکو مرتد حیسابە لە ڕوانگەی دینیەوە. سەرەتا با پێناسەی کوفر بکەین. کوفر هەر جۆرە بێڕێزی و سوکایەتی و کەم نرخاندنێکە کە دەرحەق بە ذاتی پەروەردگار یان ناوە پیرۆزەکانی یان صیفاتە بەرزەکانی یان کەلامە پیرۆزەکەی کە قورئانە یان پێغەمبەرەکەی یان ئەو مقەدەساتە دینیانەی کە هەیە و هەمومان ئەیزانین ڕۆژانە لەمسمان هەیە لەگەڵیا، یان خوا نەخواستە سوکایەتی و بێڕێزی پێکردنی هەموو ئەمانە بە کوفر حیسابە. بۆیە بە ئاگەمان لێبێتە هەر جۆرە بێڕێزی و سوکایەتیەک بەخوا بە مقەدەساتەکەی بە ئەحکامە شەرعیەکانی ئەچێتە بازنەی کوفرەوە. کە ئینسانیش کوفری کرد بە دڵنیاییەوە کافرە بێ، لە وەکووتمان لە بازنەی ئیسلام ئەچێتە دەرەوە و هەموو کردەوە چاکەکانی پوچەڵ ئەبێتەوە، هەموو کردەوە چاکەکانی پوچەڵ ئەبێتەوە و دەبێت دووبارە سەر لە نوێ شایەتمان بهێنێتەوە. و تەنانەت ئەگەر ئەو کەسە دەستگیراندار بێتتر پیاوەکە بێ یان هاوسەرەکەی کوفر بکە، عەقدی نیکاحەکەیان ڕاستەوخۆ هەڵەوەشێتەوە. بەڵام ئەگەر خێزانی گواست بووەوە، ئەوە لە ماوەی عیدەیە ئەبێ مڕاجعەی خێزانی بکاتەوە، ئەگینا ئەویش نیکاحەکەی هەڵوەشاوەتەوە. بۆی لێکەوتەکانی کوفرکردن زۆر مەترسیدارە، زۆر خەتەرە. ڕۆژانە ئەو کەسانەی کە خویان گرتووە و ئەمە بووەتە دیاردە و حاڵەتێکی بەردەوام لە ژیانیانە، وەکووتمان پەنا بەخوا یعنی ئەستەمە نەجاتبوونیان. چونکە ئینسان بەهۆی کوفرێکەوە هەرچی کردووە، نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەت هەمووی هەڵەوەشێتەوە، هەمووی بە بادا ئەڕوە کە دووبارە شایەتمان دێنێتەوە مسلمانە بێتەوە، وەکو وایە ئەو لەحزەیە هاتبێتە ناو بازنەی ئیسلامەوە. بۆیە کوفر لێکەوتەکانی زۆر خەتەرە و زۆر ئینسان دووشاری تەنگ و چەڵەمەی دینی ئەکا. بۆیە بە ئاگادار بین. خوای گەورە جل جلاله ئەفەرمێت: إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة. ئەوانەی کە ئەزیەتی خوا و پێغەمبەری خوا ئەدەن، خوای گەورە لە دنیا و لە قیامەتە تووشی نەفرینی خۆیانەکە. خۆ هیچ کەسێک مەعەزەڵڵا بەجەستە ناتوانێت ئەزیەت و ئازاری خوا بدا. بەڵام وتمان ئەزیەت و ئازارەکە لە ڕێگەی کوفرکردنەوەیە، لە ڕێگەی گاڵتەکردنەوەیە بە حوکمێکی شەرعی. جای وایە تۆ بەخۆت نەزانیوە گاڵتەت بە ڕۆژوو کردووە، بە نوێژ کردووە، بە ئاەتێکی قورئان کردووە، بە صیفەتێکی خوا کردووە، بە پێغەمبەرێک لە پێغەمبەران کردووە. تەنانەت جای وایە سوکایەتی و بێڕێزی بە فەرموودەیەکەکەی بەهۆی ئەوەی کە لەگەڵ عەقڵی من و تووە پێک نایەتەوە. هەموو ئەمانە ئەچنە خانەی کوفرەوە و هەر شتێک سوکایەتی و بێڕێزی بێت، وتمان تەعیبکردن بێت و بە عیبدار ناوزەندکردنی بێت، هەموو ئەمانە کوفرن و پێویستەکە ئێمە خۆمانی لێ پارێزین. ومێ دەکەین ئەمە بەرچاوڕوونی بێت و ئەوە بە خۆداچوونەوە بێت بۆ هەموو لایەکمان سابەڵک و لەم کارەساتە گەورەیە کە توانین لە ڕووی دینیەوە ناویبنین کارەسات خۆمان بە دوور بگرین و هەمومان خۆمان لەم مەترسیە بپارێزین.